سڵاوتان لێوێ بەڕێزان لە ئەڵقەیەکی نوێی پۆدکاستی یادەوەرەکانی دۆزەخ لەگەڵەوەی و لەم ئەڵقەیەش لەگەڵ خەت و پەیمان عەبدولکەریم درێژە بە گێڕانەوەی بەسەرهاتەکەی دێین. خەت و پەیمان وەکو لە ئەڵقەی پێشوو باسمان کرد خێزانەکەیان خۆی و حەوت خوشکی و دایکی و باوکی ماوەیەکی درێژ ڕاگیراون لە سژن حجز بوون لەگەڵ براکەشت. بەگشتی چەند کەس بوون پەیمان خان؟ 11 کەس لە ماوەیەک لە سژنی سەماوە بوون لەسەر کوڕیان کە پێشمەرگە بووە. لە ئەڵقەی پێشوو باسی ئەومان کرد کە چۆن لە هەولێر گیران و چۆن ئەیان گواستنەوە بۆ کەرکووک. ئێستا درێژە بۆ باسایان پەیمان خان. لە هەولێرە بۆ کەرکووک بە چی ئێوەیان برد بە سیارەی؟ لە هەولێرە بوو بە سەیارەی تەسفیراتی شورتا ئەو سیارەی کە تاوم قەپەتە و شەبەچی تێدا جامەکانی یەک دوو جانی شەبەچ تێدا ترەوە و حیراسەشمان لەگەڵ بوو. هەمووتان پێکەوە باوچ؟ بەڵێ مان پێکەوە سیارەی گەورە بوو. ڕووکە هەندێک ئەوەشی لەگەڵ بوو، جێگای شتریشی هەبوو، ئەوەکانی لەگەڵ بوو تەسفیراتەکی یعنی هەر ئەمە نەبووین، خەڵکی کەشیان دەنارد، مەحکوومەکانیان دەناردەوە بەغدا ئەوانە ئەوانش لە کەرکووچێدا بەزینەکیان هەبوو ئینجا بەڕێ دەکەتنەوە لە بەغدایە. ئێوە هەمووتان ناو ئەم سیارە پاسێکی گەورە بوو تەسفیرات. هیچ فکرێکتان هەبوو بۆ کوێتانە بن چیتان لێکان نەبوو؟ زۆر نادیار بوو. زۆر باوکت چی دەگو دایکت مەسەلەن؟ مات و مەلول بوون، هیچیان دەدو، هەر گەنجی خۆیان دەکەیت یان بۆ خوای بەهانامانوەرە. ئەی باسی ئەو سژنەی کەرکووکت کردوتە زۆر پیس بووە، زۆر پیسی لە ڕووی پاک و خاوێنی مەبەستێت لە ڕووی هەموو شتێکەوە. بڵێ پاک و خاوێنی دەرێ، ئیهمالی دەرێ، ئیهانەی دەرێ، زۆر شتێکی سیر ساردی دەرێ، چکە زستان بوو ئەمە و کاتێ جیران تەعاملیان خراپ بوو لەگەڵ هیچ نەبوو، هەر هیچ نەبوو. ئەو ژنانە لەوێ کەت بوون یعنی زۆر ناخۆش بەش خۆمان مات کردبوو لە پەنادی و چەند ژنی لێ بوو وەک بزانی زۆر بیرت نیچی 20 ژنەی لێ دەبوو. خەڵکی سلێمانی و بەڵێ خەرچی ئەو منتیقەی سەرەوە دەبوو، لای سلێمانی دەبوو، جەنازەن بزەوێت سلێمانی بوون، گەرمیانی بوون، کەلاری بوون، نازان گوتە دیتر ئەوەنە کەشی بێ متمانەیی هەبوو کە کەس نەیوێرە، بەس قسەی خۆی بۆ کەس نەدەکەت. زۆر شتێکی سەیر بوو، یعنی ئێمە کە لە سەماوە بووی چەند ئافرەتێک هاتن سەر هەولێری بوون، خەڵکی هەولێر بوون، یعنی ئێستا ناوەکانیشمان بەڕاستی وەرنەدەگرت، نازان یعنی ناویشیان چ بوو بەڕاستی، یعنی بەو شێوە بوو بێ متمانەیی بوو، کەس قسەی خۆی لە کەس نەدەکرد. ئەو خێزانی حەمەقەمبوور کە باست کرد ئەوانیان هێنا، ئەیزانی براکەی کوژراوە ڕەمی کراوە؟ وەڵڵاهی نەیدەزانی بەس تۆن مایە ئەو هایان دەبوو دەیان بۆ تۆن دەبی بمینێ لە مالێ گیرا بوو، هەر لە ناو مالێ پیاویان کوشت بوو، شەڕێکی زۆر ڕوویدا بوو، زۆر ناخۆش. ئەوانیش بە ئاستەم قسەکە ئەوەلەکە هەر بە ئاستەم قسەکەیان دەژ هەتا مواجهەیان هات، دوای مواجهەکە قسەیان پێگوتە مالیان ڕووخا بوو، ئەو شتانە بوو، خاستن ئەو دراوسەیان مالی کاکتاهیر کە خێزانەکەی ناوی نەخشە بوو، ئەوان هەر زۆر ڕەحەت بوون، چونکە یعنی لە خوتو خۆڕایی تووشی ئەو کارە ساتە بوون و کەت بنە ناو جێژە بکەی. ئەی خانووی ئێوە چی لێ هات؟ خانووی ئێمە حجز کرا، هەر لە پێشیەوەی ئەمە کە چوینە حیسە دەم بۆم باس کردی، خانوویەکەی مەیان حجز کرد، هەتا جیرانێکمان جێڕایە گوتی ڕۆژێک داویست مناقەسە بە مناقەسە بیفرۆشنەوە، گوتی ئێمە خۆمان حازر کرد چی 100 پارەمان برد، گوتمان شەربی بە مناقەسە بی هەر چەندەکبی ئەمە دەکڕینەوە وچیان هاتنەوە پارەکەیان دەدەین، ینی ئەوە خانەکەیان دەدەینەوە هەنیش پارەکەمان بدەنەوە، ئەمە کو دەهێرینیە کەچیت کە بێتە دراوسێمە. زۆر دراوسەکانمان زۆر ڕێک و پێک بوون لە ڕووناچی. ئیتر باش بوو نەیان فرۆش، خانەکە ماوە بەخۆیان بەکریاندا بوو، هەتا ئەو شەوەی بەربووین و چوین و بەمایان گۆ یەکسەر بڕۆنەوە ناو ماری خۆتان، دیار بوو یەتاغی لێ بوو، حەڕەسی لێ بوو، حەڕەس و شتیوا بوو، دوسێ یەتاغی لێ بوو بۆ بەیانی و دوو بەیانی هاتم یەتاغەکە مەفرەماندا حەوشەی وتمان بابێن لەوێ ببەنەوە شتەکانیان، بەس ینی چی مارەچی چۆل و هۆل و هیچمان نەما بوو، هەموو شت ئەوی تەوزیع کرا بوو، ئەوی درا بوو، هیچ نەما بوو، هەر خۆمان چوینەوە مالێەوە بۆشێ. لە کەرکووکەوە ئیتر ئەچنە بەغدا؟ بەڵێ لە کەرکووکەوە بەرەو بەغدا بەڕێکەوتین، بەیانێکی زۆر سال بکە گەیشت دەمە نیوەڕۆ بوو بۆ بەرەو عەسر دەچوو، ئەو وەختی گەیشتینە بەغدا. لە بەغدا ئەو خوشتی ئەلی قەمبوور کە دەڵێم نەرمی خان
زۆر شەیتان بوو نەرمین کە شورتەکانمانەوە بەتەنی لەگەڵ ئێمە شورتەکانی تەسفیرات ئەوان ئەمەیان بردە ژوورەکە سزنی بەغداش هەر بەرباتر بوو خراپتر بوو لە ئەوەی کەرکوب یعنی بەس نازانم لا سەردەمەی ئەو بکە سزنیش ئەوەی خۆی هەیەەوە نیە یعنی ڕێ شوێنی خۆی دەبی هەبی ئەمە ئاردەچی ڕق و تەق دەرکەکەیان دەکردەوە دەیان گۆرم بڕۆنەوێن دەری چا بۆ خۆمە تاغمە دیساویە تاغی هەموو بکەوە نمگوت ئەو شەوە پێلان ئەومان پێ بوو ئەوەمان دانەدەنا لە هیچ جێکی لەگەڵ خۆمان دەبێت نەرمین خەریک بوو لەو شورتانە زۆر زۆر پاڕایە عەربی دەزانی وشتیەوەها نەرمین خوشکێکی شووی کردبوو لە بەغدا بوو بە شورتەکانی گۆکوتی ڕقم تەلەفۆنەکەی دانێ گوتی دەبی قسەی لەگە ئەو خوشکەمە بزرم ئەمن ئەو خوشکەم دەبی ئەمنی ببینتەوە دەبی تەلەفۆنی لەگەڵ بکەن ئەو جێ پێ برێن وتی خوشکەکەم بێ خوشکەکەم زۆر زۆر هەبوونە چتان دەوێت دەتان داتێ بالفعل ماڕەشی هەبوون بوون خۆی هاوسەرەکەی دەهاتن خوشکەکەی والله تقریبا گەیشتنی کاتی ئیشا ئەوە خوشکەکەی بەدەرکەت هەر نەبوو نایە علی زۆر زۆر فەرەز بوو ئەو کات ئیتر خوشکەکەی هات ئەمەش بە فرسەتمان زانێ مەش ڕقم تەلەفۆنی کە سوکاری خۆمان پێدا گوتمان ئەربعینی ئەو بەرێ بە خوشکەکەی گوتمان قسان لەگەڵ خوشکەکەی گوتمان برێن ئەوە پێکەوە دەڕۆن ئەو وەختی وا بزانام دەمازان دەچینە خوارێ ینی برێن ئەوەن دەمان دەزانی چکەم شتێک هەبوو لەناو پاسەکەی کە لایدا لەناو سەماوەی بسوڕێتەوە ئەو ئاراسمێردی نەرمینی پیانی گۆگوتی کاکە کەوتی ئەوە کووا ڕێ ئەرعەرە وای پێگوت بە شرتەکەی گۆ ئەمە گو خسەوە لو دێ ئەمەی بەنە ئەرعەری ئەنی ئەو وای زانی بوو بۆ ئەرعەر دەچێت ئەو دایان خراپە و ناخۆشی دیت بوو گوت ئەمە شەر ئەنفالین بۆ مردنمان دەبن کابرا گوتی و ئیشین گۆن نییە گوتە دەخولمان مەکەن دوتی بۆ لۆ لا نادەن لە بۆ ئەرعەر بۆ نەیە دیار بۆ ئەو ڕێگایەکەی پێدەزانی ئیتر سەر نێشێن وڵا خوشکەکەی نەرمین خان و زۆر ئینسانی چاک بوون و ڕادیان بەخێر وەزم نەرمین لە کوردستان لەمە چوتە دەرەوە ئیتر ئەو کاتە ڕقم تەلەفۆنەکەی برد و تەلەفۆن لەگە خزمەکانی مەکرد و زۆر باش بوون بەس خزمەکانمان زۆر زۆر گەهان هەتا ئەمەیان دیتەوە لۆ بەڵزەم ڕۆژی پاشتر دیسان تەسفیر کراینەوە لۆ سەماوەی ئەوزارە ناردرین لۆ سەماوەی ناردرین لۆ چ کاتە گەیشتنی دەمە و ئێوارە بوو دوای مەغریب بوو گەیشتینە سزنی سەماوە کە گەیشتنە سزنی سەماوە تەبان سزنی سەماوە ئەو برادەرانەش باسییان کرد سزنەکی گار گەورە بوو دوو بەشە ئەو سزنی خەناقی پێدەگوترێ لە سەوب سەغیر لە سەماوە ینی برێن لەلایەکی گچکەیتی ئەو سزنە ئی شۆڕشی بیستەکان بوو سزن و زندانی و سزنی سیاسی و ئەنوا ئەشکال شۆڕ ژێرە عەرەبەکانیان هەموو لەو سزنەی کردبوو سزنێکی کۆنە بڵێ تا بلێ کۆن و پیس و ئەویش بێ سەروبەر ئەو سزنیان کرد بە دوو بەش ئێستا قوتابخانەی سەرەتایی چۆنە تەسمیمەکەی بۆ شێوەیە بوو ژوور هەر ژوورە و شتێکی تێدا بوو پیاوەکان لە غورفەک بوون دیار بوو تێکەلی هەندێک عەرەب وشتیوا بوون ئیتر ئەو شەوە باش بوو ئەمان هەموو ڕاگرت ئەوە مدیری سزنەکە کوڕێکی زۆر زۆر چاک بوو زۆر ڕێزی مەیگرت زۆر ئێمەی هەموو ڕاگرت ئەو قاعەیە کە ئێمەی بردەناوی ئەو قاعەیە پڕ بوو لە پیاوی عەرەب و ئەگاڵ و شتە درێژانیان لەبەر بوو ئەوانەی هەموو دەرهینە چێوەی بردن بردیە بەشی پشتەوە بەشی پشتەوەش وەچی تەسمیمەکەی وەکو بەشی پێشەوە ئەوە سزنەکی نادیار بووی پشتەوە پاشان زانیمان جێگەی چێ جێگەی فیرار و ئەوانەیە ئەو لە بن دەستی خۆیان بۆ ئەوی دەیانگرت لەوەیان دەنان ئەوجا چوارشەمان بوو مانجێزارێک بوو دەریان دەهینان ڕمیان دەکردن دەیان بن لە سەحرای ڕمیان دەکردن ئیتر ئەو شەوە لە کۆ ڕمیان دەکرد لە سەحرای ڕمیان دەکردن زانیمان ئەمە بەهۆ کاری مراقیبەکانەوە زانیمان مەسەلەکەیان چیە ئیتر ئەو شەوە ڕێچیان یەخستن ئەمە ژنەکانیان برێن قاعی ژنەکانیان جیا کرد ئەو قاع گەوریان دایە ئێمە مزۆر بوون ئەوەدا چی کاگەنوەروان لەوێ بوون ئەو وەختی ئەمە چوین ئێمەش قەرەباڵغ بوون ئەوانش قەرەباڵغ بوون دوو بەرە عائیلە بوون ئێمەش بەخۆمان و ئەوانشمان لەگەڵ بوو کە دیتی زۆر خەڵکی کەشیان هەبوو تەوقیف لەوێن دەرێ هەستا یەکسەر جێشی گەورەی لۆژنەکان تەرخان گەورە نەبا بە کەلکی ئێمە نەدەهات چونکە ئەوەی سەر ئەوانەی هەموو لە ناو خۆی بوو ئەو سزنە لۆ پیاوەکانیش جایکردنەوە وەرفەچی خاوێنیان پێدان ئەوە بوو بابم و براگسک هەم لەگەڵ ئەو زەڕنگرەکان لەوێ بوون ئەو کاتە
طبعا هەموو ناوەکانیش زۆر بە زوانی با بنووسی لە یادگاری خۆیەوە دەستخەتی بینیم بڵێ بەڵێ ئەوانەی نووسی بوو چەند کەسیت کەشی تێدا بووە بەس ئەوانە خرانە ژوورێک یعنی ئەمە دەمانتوانی یەکتر ببینین دوور بە دوور بۆی خێزانی هەبوو نادوو بە دوور مەسەرەن ڕۆژێکی تەرخان کردبوو دوو شەمە با سێ شەمە با سعاتە دەرگای دەکردەوە دەگو خێزانەکان دانیشن هەم غرفە هەبوو هەمش ساحەکە زۆر گەورە بوو دەگو لە کونجەشی دانیشن لە خۆتان یەکدری ببینن ئەو بۆ شێوەی ئەمە یەکدریمان دەدیت ئەنی یەکتر برێن نەدیتن نەبوو تاو دەمانتانی با موبرایەکەم ببین هەفتەی ڕۆژێک بوو یان هەندێزار بەخودرکیان دەکردەوە خۆما بچوبانێ دەرێ ئەوها بوو یعنی باش بووم ساعەتیان زۆر دەکردین لەو سزنەی بەس ئەوی ناخۆش بوو لەو سزنە ساعت 2 شەو دەهاتن 3 شەو یار بوو مخابرات توشتیوا بوو لە ئستیخبارات دەهاتن دەرگایان دەکردەوە لە سەرمان بین بابیان ژمێرین وەرن ئەنگۆ ئیشتان چییە زۆر سیر بوون یعنی دائیم لە دوومان بوون لەوێش لەمەنە دەگەڕن ئەدی ئەوانە ئەمە بەناتر حەجینە ئەوەندە زۆرن ئەنگۆ لێرانە جیرانە على المود المخربين وشتي دائم أقصى ناخوشانة من هلا بنجيب وهر لو ما عنده هذا أقصى ناخوشانة يعني لخورة دهاتن ده زانم لخورة دهاتن تبقى أمره كمان شون بو أما حزز بون لوي ندبا هيت يعني كوبا كاملي أما لوي دانا بو دبا أمن أوها أما يورقرتوا بكمي وبخرابي وبنخوش بهمشتك يعني أما أمانتي شرطي كرابوين لو حتى تحقيقي كركان من ينبراكا وإذا عندك أبو كركاني كجرابو أو زنار درابونا أو حزة أما برمان لبن تحقيقي بو كنار درانوي أو كسي باشان بدس ما جيشتو وقوى ما جيش ششتوا أو نما بي يعني اشتاكي أكيد يشمان يعني أوراقي لدائري أمتا كردستان جيرايا هولي رؤانا جيرانا وغزام نقل لسر أوراقك نسرابو بو شيوي يعني ما نمان بو براستي أو تيليك لا تتشندر يعني دوزستان أو ورقيتان أو ورقة خلق أبي سوسر دائرية منه وأنا عندي تو ورقاني عندي تو هر أونيتي نسراوك جوازراو تولي جوازراو طبعا حيت باخد شي تكش لا حزبي كون دقور أبو مسؤولي ريخصنا كان بو كمان نديت تندها خود دزاني تندها كسيان هنا لسزنا كاني أبو غريب وأوانا إبراهيم لوها بيسرو بربلوها كسب دوينسو زۆر مەسیڕەکی غامز خۆشتان وتان بەدوایە چۆن مەسەلەن ئەمە هەر پرسیارکردن یعنی ئەوەکمان نەبوو کلیلەکمان نەبوو دەرگایەک پێ بکەینەوە هەر پرسیارکردن بوو ئیتر بەو شێوە سەرت نێشێن ئەو شەوە جیان کردینەوە لە سزنی سەماوە ئەو بوو دانراین لەوێن دەرێت طبعاً ئەمانە خێزانێکی زۆری هەولێریش لەوێ بوون لە ژووری ژنان ئەوانش هەموو لەسەر کوڕیان بوون من وردە دەمانزانی کە دەیانزانی ئەمە ئینسانی خراپنی نەشتیوەها باسییان دەکرد لە بینی خۆی یەک دەیگوە کوڕیمە تۆمەتی ئیسلامی یەک دەیگوە شوعی ئەوشتان بۆنەوە ئەی بوو بەس ئەوانە هەموو بزر بوون هەموو 2 مانگونی و 3 مانگ بزر بوون لە ئەمنەکان ئەو زەهاتوونە سەماوە بەرەکە بەگشتی چەند خێزانی لێ بوو بەخوای زۆری لێ بوو خێزانەکان یعنی لەوانەیە 25 خێزان دەسوو هەموو مەسەلەن هەبوو خوشکک لەگەڵ برازایەکانی گیرابوون هەبوو 3 خوشک گیرابوون هەبوو دایکێک لەگەڵ 2 کچی گیرا زۆر سیر بوو یعنی ئەوەکان ئالەماری گیرابوون بۆ شێوەیە بوون بەس هەمووشیان خەتریان دۆ هاتەوە چونکە موازەها کراوە هەموو دەیان گۆ خانیمان ڕووخە هەمویان ئەنە ئەمە تا ئائیلەک بووین کە خانیەکەمانە ڕووخا بوو لەوێن دەرێ ئەویش باش بە زێمان هێشت بخوا ڕەحمی کردو لێنە ڕووخات کە خانێکی گەورە بوو هەر حیفوم خابن ئەوەی بڕخابە ئیتر ژیانمان لەو سزنەی چۆن بوو ئەوەلەکەی کەس موازە ئەمە موازەمان نەبوو ماوەکی زۆری پێچوو ئەوەن هەموو بەیانیان ئەمە دەژمێردراین کە دەژمێردراین هەر یەکە حکمی خۆی لە دەفتەری نایب زابتەکەی هەبوو چ بوو بەرامبەری ئەمە ئیمە هەر حەزز بوو إلى إشعار آخر نایدەگوت کەنجیە کەنجینی ئەوانی کە دەیانزانی دەیان تەمانجی حەفلێ تەمانجی شەش لێرەینە ئەمە هیچمان دیار نەبوو حتەکانی ئەخیری پێیان گوتین خۆتان حازر کەن ئەنگۆ مانجی هەفت دەگەڕێنەوە هەولێر ئەو هابوو ئیمە هەمووشمان نادیار بوو چیتر هەبوو لێرانە زەرنگەکان زۆر دەوریان هەبوو ینی ئینسانی چاک بوون هەمیان و زۆر بەغەدریش گیرا بوون پیاوە کوژرا پێدەوێ هەمومارەی تۆ ئەو پەنگ پیاوەی لە ژوورێ بکەی و ئەویان بکەی تر ئەوان کە بەر بوون ئەوان پێشمەبەر بوون تەواوەک پێشمەبەر بوون بەهوە ئەمە زانیمان یعنی گوت ئەمەلمان پیا کرد کە ئەمەش بەردەبین
نەوەک حتا ئەو وەختی کەس ئەمەلی نەبوو کە بە دەردەچی لەو سزنەی ئەو وەختی زانیمان کە ناکوژرێن بەردەبین ئیتر ئەم وردەوردە ئازادکردن دەستی پێکرد لە مانگی شەشەوە یان چەند مانگ تقریبان لە مانجی شەشەوە دەستی پێکرد زووتریش هەندێک وڵا قەیەکانی 5 بوو مانجی 6 ئەوە خێزان دەردەچوون مەش بەزیما یەکەم جار زەڕەنگەرەکانیان بەێ نردەوە بەێ ئەوان دەرچوون وەرزە ماڵی کاگەنۆریش ڕۆشنەوە ئێشتایەوە هەر لێەوە ئەم هەر لەوێن دەرێ بووین ئەخر ئەوان زانە ئیمە چۆن بوو ئەوان بە ئەمن و سەماوەی 6 مانگەکەیان تاوا دەکە بەس ئیمە 6 مانجی ڕێک لە سزنەکەی بووین ئمە لەو ڕۆژی چوونە سەماوەی هەتا دەرچوین ئەنی بۆ 6 مانجی ڕێک سزنی هەولێر و ئەمن و ئەوانیان لۆمە حساب نەکرد حساب نەکردوی خەرکەکەی دیان حساب کرده بوو بنە دوایی کەەوەش هاتنەوە هەر هێشتا خەڵکی لێما بوو خەڵکی زۆر لێما بوو ئەمە کە هاتینەوە 2 هەفتە لە خۆی خەڵکەکەی تر یەکسەر ئەنی ئازاد دەکرا ئەمەیان چلێ کرد 2 هەفتە لە دائیرەی ئەمنی بەلدەیان نین لە هەولێرێ کە کردی دەوروبەری 25 هەفت هاتینەوە بزانم هەتا 10 ئەمە لە ئەمن بووین ئەو خێزان ئێمە هەمویانمە ئەمەیان لە قاعەیە کرد بوو قاعەکی زۆر پیس و بێسەر و بەر بە شێوەکی زۆر مراقبە دەکراین هەموو هەرسو کەوت دەکمایخە باشە ئەوە ئەمە چەند مانگە لە بندەستین گۆینە ئیتر سرد نێشێنم ینی زۆر ناڕێک بوو وەزعەکەمان زۆر ناخۆش بوو هەر تاو لە ناو دەستیان بوو لەوێ ئەمە ئەمەلمان کەم بوو دەمانگۆ بەخوای ئەوانە زەحمەت ئەمەی بەردەن زۆر بێ ئەمەل بووین ینی بابووداکەم وردە سیس دەبوون و نەخۆش دە هەردووچیان زۆر نەخۆش کەتن و سزنەی زۆر تەسیریانی لێ کرد خاستنداکەم پاشی لە سزنی دەرهاتی یەکسەر پێیەکانی بەرەو ئەوەی بوون لە فقراتی تەسیر لە فقراتی کرد پشتی ئەمەلیات کرد و ئیتر هەر خۆی نەگرتەوە کەتە ناوجێ ئەوجا سەر نێشم ڕۆژەچیان ینی بزانە تەعزیبەکانیان کو بۆ ڕۆژێکیان براگەسەکەم دەچێتە ئەوە غرف قاعەکەی منە ناو باخچەی زۆر گەورە بوو ینی برێن جیابوو هەشتە و جیابوو لە یەکە چیتکە لەبەر لە بۆ مراقبەی وازیان کردبەوە دەکە دەستە دەرێ دەبی جەریدەک لە پێش دەرکەیە ئەو کاتەی قاسملو شەهید کرابوو تۆ قاسملو شەهید کرابوو لە جەریدەکەی خوێنبی و هاتە ژوورێ وتی جەریدەگووە لە پێش دەرکەیە ئەو های لەسەر نووسرا ڕاست ئەو سەفحەیان ئەوها کردبەوە لەوێیان دانابوو لە پێش دەرکەکە ئەو زۆر خەمی پێخوار گوتی دەستیان هێشتە دکتۆر قاسم هەموو ینی دەناسی ئەو شخصیاتانە لەگەڵ کۆماری کوردست مەهاباد و ئەوانە هەمووی خینی ئاوێتە بوو زۆر کەیفی بۆ کوردایە تێدەهات ئێتر زۆر خەمی خوار بەس بەمەی بۆ گوتی یەک نوتقی ناکەن بێنە ژۆرە پرسیار بکەن برێن عەبدوڕەحمان قاسمی دەناسن ئەو هەبوو ئەو هاتووتی هیچی چیز برێن ئەمە شتانە هەر نازانین ئەمە هەر خوێندیتمان لە خوێندنی خۆمان ئاگامان دەست نەبووە وڵا دەی ئەوزارە دیارە بە ئەومیان بە برایەکەمیان گوت تێزارش کە چوو بۆ نەریم دەچوە حوشەی دەهاتەوە بەسەر دەرکەشمان دەسە کلیل دەدرا سێسار شیشی هەبوو گوت بیان ئەوەی دەناسن ئەیش گوتمینڵم سوانمەوە چێم هاات هەم جەری دەشم نەدیتیارە خۆی لێ ئینکار کرد بوو قوتار بوو هەرمە بەستەکەیان ئەوەی بوو لە ئەوەلیڕا بزانن ئەمە شعورمانسی ئەوجا ڕۆژە چیتکە هاتنە ژوورێ بابم گوتبیانە بە ئەوە بابم چونکە دەچوە پێشتر هەزار ڕەحمەتی لێبی گوتبیان ئەلاساس بەردەبن تو ئائیلەکەت بن بابم یەکسەر داوای برایەکەی گوتی ئەدی کاکە خۆیان چلێ کرد لێمان بڕک و چینەکەەوە دەرکە پێوە درا و هەموو شیشە لیسان لێدراوە شەقشەقک بوو هەرایەک بوو چۆن نایی ئەو برایە مهینەیان یان ئاساس نابیت سکەنایی بینیەوە تاو بوو نانهێشت بوو لۆێش ئەوها ئەوەی خۆیان کرد ئەوان ئەبێ خەبەریان هەبوو بێ طبعاً کە ئەو شەوی برێن هەتا ئیشەکەمان کەتە شەو وچی ئەو ڕۆژی بەردەبووین بدیر ئەمن بخۆی من غرفە دەمە ئەمەیان بر هەتا ئەمەیان گەیان غرفەی مدیر ئەمنی لە هەر غرفەچی مستەشارەکان دانیشتە بوون لەوێ بوون وێنەکەم لە بەرچاویە مستەشاری ئەو وەختی زاش و مستەشار نەبوون ئەوانە لە هەموو غرفەکان ئەو نەوعانە هەبوون هەتا گەیشتینە لای خۆی بە تەنیا بوو ئەمە هەموو ڕێزکردانیشتین یەکێک ناوەکانی خوێندەوە گوتی ئەوزات دەرێنەوە ئەمرتان هاتی ئەنگۆ بەربن چرەکەن چ ناکەن وڵامەش هیچ چیز کەس قسەی نەدەکرد زۆرمان نەداوەیتر هەر بەخۆی گوتی ئەنگۆی دەنێرمەوە ماری خۆتان ئەمرەکەتانە و هەیە دەتان نێرینەوە ماری خۆتان وتی بەس ئەو ئاخر جارە لە ژیانتان شتێکتان لەسەر بێ یەک نوقتەی دیکە لەسەر ئەنگۆ بێ ئەنگۆ کەستان نامینێن ئەو جارە بە زندیتی ئەو ئەفوتانمان کردیا ئەنگۆ دەنێرینەوە ماری خۆتان خوا ڕەحمی کرد ئەوە بوو
دەرچوین چوین بە سارەی خۆیان بوو زان یەک دوو خزمی شتێگەیشت بوون کە دەردەچی چونکە چاوەڕێ بوون خزمەکان ئەونیش هاتوو بنە دومەی ترەوەشەوە چینەوە بۆ شەوەیە ئەوە بەربوونەکەمان بوو دەمینێتەوە سەر ئەوەی ئەمە کاتی خۆمان کوو بەڕێ دەکرد لەو سزنێت تەبەن زۆر هات و ئەوەندە ماگە لەوێن دەرێ بە شەمو مامۆستا بوویم و ئیشی خۆمان هەبوو ئێمەدارەکانمان خوێندنیان هەبوو بیرمان کردەوە بەدەست بەتارین هەستە سەر داوامەکە کە ئەولی موازەهمان نەبوو ئەمە درنگ موازەهمان بووە تقریبا مانجی 3 موازەهمان بووە بەڵام لەگەر هەندێش کە سوکارمان ڕانەوەستا بە هەر لێمان دەگەڕان ئەمە هەندیتەوە زوو ئەمە دیتەوە ڕۆژەکیان موازەهەی خەڵکەکەی بوو 15 مانگار موازە هەبوو ئەمە ڕاوەستا بوون لە دەرکەکە من و ئەوزان دوو خوشکم بوومسانی کەس دێ زداکەم هەر پێمان پێ دەکەین دەیگو بەرن دانیشن دەیگو چێ ئەمەی دەبینتەوە لێرانە وڵا دەبینین ئەوە زاوایەکەمان مێردی خوشکم لەگەڵ بەڵام ئامۆزان بوو ئەوانە هاتن ئەمە یەکسەر ناویانمان هینە بانجام ئەوانە چیان کردبوو خۆیان ئاشکرا نەکردبوو لە دەرگا هەر بە دزی هاتبوو لەژێر بەگەر موازەهەی خەڵکەکەی هاتوو بنژ ئەشیاشیان هینا بووکە ئەشیایەکاندانە لە ئاردی ئەمە سەریان بلند کردو ئەوە ئەوەندە بوو موازەهەکەمانیانی بەس گوتیان ئەو ئەشیاە ئینگۆیانی ئەوەندە ڕۆیشتن ئەو جای ئەمە ئاشکرا نەبووین ئەو جاوردە وردە پەیوەندیان قسەیان لەگەڵ نەکردن هیچ قسەمان نەکرد لەگەڵ مدیری ئەمنەکە شورتەکە کوڕکی زۆر باش بوو یعنی ئینسان بوو ئینسانی لە ناحیە ئینسانی زۆر یارمەتی بابمی دەدا کە نەخۆشەوە زەختی هەبوو بابم ئەنی لەو ناحەیە ئەوەی دەکردن دەیگوت خواردنی ئەبنەکەی زۆر خراپ دەیگوت شتێکی لەو حازرکەن ئەنگۆ کچەکان شتێکی لەو بابتان حازرکەن ئەو بوو هێشتی هیتەرەکی بیهین نەژورێ وردە خەرکەکەش ئیزنیانیدا هیتەری بین نەژۆری خواردنەکی لە خۆیان حازرکەن ئەدەمان نەرشتمان نەدرێ لەو دەهات بڕاخی بەچی لە بۆ دانابووم بڕاخی بەکە زۆر باش بوو ئەشیامان لەو دەهات و شتۆکەچی بەسیتمان حازر دەکرد و مهمەوە بوو بابم خواردنی ئەو جەیە نەخوا خواردنەکەیان خراپ بوو ئەمە هەستان لێرە چمان کرد فکرمان لێ کردو بخۆمان دەسڕەنجیم بووین کچەکان هەم چەرچەف حیاکە فێری خەرکەکەی دی کەشمان کرد هەموو خەنی بە ئەوی حەزیرێ بوو دەهاتە پێش و ئیسفادێ دەکردین لەو هات بە ئەتەمین ئیشی دەستی زۆر شتمان هەبوو زۆر ئینتاز و خاصن ئەو خوشکە گەورەکەم کە زۆر هیلاک بوو هەر لۆمان دەکردەمان گۆ لە دیواریدا هەلی گرەوە زیرۆ تومان کردیا بۆن ئای زۆر زار حەزیان لێ بوو کچەکان ئەوەی گیرا بوون گەنج بوون ئەلفوبیان نەدەزانی دەیانگو فێرە خوێندەواریمان بکەن ئەنگۆ کە مامۆستانە ینی زۆر شتی بەهانایەنەوە هاتین و ئەوەمان دەکرد یارمەتیمان دەدان ئیشمان دەکرد ناو قاعەکەمان خاوێن دەکردەوە نسحەتمان دەکردن کە دەبی پاک و خاوێن بین ینی بەڕاستی مەسات گەورەترین مەسات ئۆزان کاک عەزیزش باسی کرد ڕشک و ئەسپێ بوو هەر خواردمانی نەبوو یعنی ئەوە لەسەر دەمچاوت هەڵدەگەڕا بۆ شێوە بوو زۆر سزنەکە پیس دەهاتە دشیان شاند ئەمە چونکە داوامان دەکرد بەخۆمان دەرمانمان لە هەولێرە ڕالو دەهات ینی کەس لێ بەدەر نەبوو ئەوە چونکە سەبەبەکەشی چ بوو زیاتر ئەوانی لە ئەمن هاتبوون بەتانی وشتی ئەمنیان هینا بەلە خوارد ئەمنیش هەتا برەی پیس و ئەوە بوو بۆمان دیتمان کە دەرچوین ئەمنی بەلدەگوتیان ها بەتانیان هەیە ئەوانە بەخۆتان بەخێت لە خوشکەکان بەتانیەتی نازانم 100 مسچی لە بم بوو چەندی لە بم بوو لە بەو شێوە بوو بەڵێ پڕ بوو قاعکشی گەورە بوو بەس هەر ئەسپێ و سزنی عێراق هینا بازم ڕەنگە لە هەموو شوێنیتری جوابێ سزن لەبەرەوەی تر هەوا ناگۆڕێ دەرگا ناکرێتەوە وڵی ئیمە برێتی زستان و هاوین دەرکایەکە خۆ پەنجەرە زامی پێوە نەبوو کراوە بوو هەموو بەرامبەرمان ئەوە کرابوودا ینی لە بۆ مراقبەی نە دەرگا ئەوەی هەبوو زامی پێوەبوو نە پەنجەرەکان هەمووی کرابوو هەتا ڕۆژەکیان زۆر سارد بوو ژنێک هاواری هەرگوت بە ئاخری بۆ دەرەزێ ئەنگۆم دەبێ ڕەحمن هەشتۆکەچی ڕێ بدەن ترسەفەچی پێدادێ بەس دەبیت دیت زلچیان هەڵدەیە خزنەکان شتە چەند پێدا زوو دەهاتن پێیان هەردەدا نەیان دەهشت ئەو شتانە دەترسان یعنی بگیرێتن پەنجەرەکە شتێک بکرێرە ژووری بەڵێ ئیتر سزنەکە ئەو هامەکشوف بوو سارد بوو ینی زۆر سارد تەبەن لێزستانی بوو سەرمای جنوبیش بشک سەرمای جنوبی بەڵێ ڕەمەزانی بەسەردا هات و ئیتر زۆر ئەو شتانە قورئانیان لۆی قورئانمان دەخیندەوە ینی کاتەکەی خۆمان تەوزیع کردو نەمان هێش هەر بەخەم و خەفەت بستە سەری باش بوو ینی بەخۆمان فریای خۆمان کەتین لەو سزنە خەڵک هەبوو لەوێ ئێوە فێری خوێندەواری بکەن وەڵا تاکە بەخۆ دەزانی کەمە ینی مەسەلەن ئەلف بێ ئەوانە هەر وەکو ئەو یارمەتیەک مەسەلەن
شتێکی بخینەوە ئەوەندا کەم بوو قسە مەزالەکەەوە نەبوو زیاتر مەزالێ و ئیشی دەستیان حەز لێ بوو حەزیان لێ بوو فێر بن لەمە ئەو ئیشانە ئەیتر بۆ نائای ئەوەی کە ئەو خاتونەی تر کە باسێکی ئەوش لێ مناڵی بووە ئەوش کورد بوو ئەوش کورد بوو ئەوش کورد بوو پیاوەکەی دیار نەبووە بزانم نەگیرا خۆی بوو لەگەڵ خەسووی و لەگەڵ دشێکی ئەویش منداڵی بوو خەڵکی شۆ بوونەوەن ئەوە هەولێری بوون خەڵکی هەولێر بوون یەکیتکەیان هینا ئەینە ئائیلەک بوون پێکەوە منداریان لە ئەمنی هەولێر بوو گوناح بوون زۆر ئەو مندارانە زۆر زۆر بەستە زمان بوون لە حژمەتان بەو دەرگای هەڵدەگەڕان بە پەنجەرەکەی هەڵدەگەڕان زۆر زۆر منداری من لەگەر بوو هەم ئائیلەکان منداریان لەگەڵ مناڵی بچووکیان لەگەڵ بوو بەلە هۆ بازی هەلا و هەزار ڕەحمەتی لێبێ ئەو هەر زۆر زۆر یعنی مەساتیوی ناگۆتێتەوە قەت نەمزانی ئەو دێ لەگەڵ ما بوو یەک ئیبتیسامە بێتە سەر زۆر ئەوانە ئەزیێت درابوون داچی کاکەنوەری بەێ ئێزانەکەی زۆر ئەزیێت درابوون و مندارەکانی هەمووی ورد بوون سەرکە و بنکە بوون هەموو هەم پیاوەکەی ڕەمیکرا بوو هەم کوڕەکەی ڕەمیکرا بوو بۆ شێوەیە ئیتر لەو سزنێ ئەم گوتم بەشی پێشەوەیەوە بوو بەشی پشتەوە ئەو عەرەبەکانی تێدا بوو عەرەبەکانیش فیرارەکان بوون ئەو فیرارانە مانجێزارێک بوو 100,000 چارشەمان دووڵە دوسێ چارشەم هەستمان پێکرد سێ چارتەردایان بەنە دەرێ بەڵام جارێکیان ئەوەندە زۆریان برد ئەوەندە زۆریان برد ناسان 20 کەس و 25 کەس بوو هەمووش فێڵیان لەگەر دەکردون ئەریەتاغیشیان پێدەبرد نەدەرێ ینی بە لە سزنی بە زۆری دەچون دەیان زانی لە بۆ ڕەمیکردنێت گوێتان لێ بوو لە یان ئەتان بینی یان گوێتان لێ ئەمە لە پێشەوە ئەوانیان بە تەنیشت مەدا دەهینا دەماندیت ئەو گەنجە نازدارانە دەبەنە دەرێ لە سزنی حەزان لێنەوە بڕۆن طبعاً ئەندەوان زانین چونکەی پێشتری بردوبیان نیان دەهینانەوە ئیتر بۆ شێوەیە زۆریان بردو کە هاتنەوە هەموو حرەسەکان چونکە داهاتن ینی لە لای پەنجەرەکانی مەقسەیان دەکرد زارەچیان ڕاقیبەکە گوتی ئەوە دەرێ سزنشیان لێ هەلاتێ بە زۆری گرتیتیان و هەتا کوشتیتیان وتی نازم چەندیان برد هەمیان ڕمیکردن بەو سبینەیە زۆر سیر بوو زۆر هیچ هیچیش باسی ئەو شتەی نەکرایتەوە کەوانە ئەوها کۆمەڵ ڕمیکراینە دەیان بردن لە سەحرا ڕمیان دەکردن و زیان دەهێشتن ئەمە سەر بە مەقاومەی جنوب بوون فیرار بوون زیاتر فیراریشی ئەبوون ئەسکەریان نەدەکردی تر ئەوهان لێ دەکەن هەمووش گەنجی نازدار بوون وەڵڵا هەمووی دەوروبەری بیدایەتی ژیانیان بوون 20 تا 25 ساڵێ ئەوەندە 19-25 ئەوەندە ساڵە شتێکی تریش ئەمن ئەو کاتێ شیار بابلێن بۆ پێشمەرگە ئەو جامعی سلێمانی تاوا کردیەک وەلێژی کوشت و کاڵ بەشی بستەنە و شتیوای تاوا زۆر زەوکی جوان بوو لەگەڵ باخداری و ئەو شتانە هەتا تەسمیمی باخەکەی مالێشی هەندێک زەیدۆ کردبووین و هەندێک متوربەی لۆ دەکردین کە دەهاتەوە بە زۆری نەخان چونکە هەکولێتەوە کرد و بۆ پێشمەرگە ئیتر هەتا مفاوزات ئەوە نەبوو با بڵێن لاکەکەمان زۆر بەقوت ئەوان لەسەرێ بوون ینی ئەو های پێدەگوترا بەترس بوو خەلک نەدەوێرە توش خوب بکە بە زۆر زاریش دەیان ناردە دوی ئائیلەی مەدەیان گوت یەکتری ببینم بابم زیاتر لەگەڵ داکەم دەچون ببینم جارێکیان زەفنی قوربان بوو داکەم چێشت توشتی حازر کرده بوو تر نەشتون ئەو زاری ئەوەندە گریا لەسەر ئەو چێر دەگە وەرە منداری خۆمە وەرم بە دزیش خواردنی حازرکەم بە دزی خواردنی لە بۆ بەم ئیتر ئەوە بوو خەبەریان نەرگوتیان نێن هزوممان کرایتە سەری زۆر شتیوە یعنی ژیانمان ئەو هابوو لە بن ئەو فشارەی بوو زۆر فشارەکان ناخۆش بوو ئیتر چی پێ دەڵێن هەتا ئەو وەختی برێن مفاوزاتەکە ڕوویدا ئەو وەختی هاتنەوە ئەو وەختی تاو ئاشکراکران ئەوە لە بۆ ئاشکراکردن بۆ ئەو مفاوزاتە لەکو هەتا وەختی ئەمە هیچ قسەمان نەدەکرد کەسمان بەحسمان نەدەکرد ئەمان گۆ لە خاری زمبراەکانمان بۆ شێوە بوو بەس پاشم مفاوزاتەکە سەری نەگرتەوە بوو ئیتر ئەو منەزەمە یەرمووک بوو لە ڕووناچیدایان ناو زۆر بەقووەتیان هەموو گەڕەکەکانیان جەماعەتی مختارەکانیان بەقووەت کرد هەموو ئەمنی خۆیان بوون هەموو ئاسایش بوون لەوەوە بەدوامان بوون ئەوجا سکو ئەزیەتیان دێن ڕقم تەلەفۆنمان زوو تەلەفۆنیان دەکرد بزان نەمارێنە لە دەرێنە چیە یان دەهاتنە دەرکەی بابمیان دەویست
چەند جار بەو شێوەیە بوو وڵای یەک لە زارەکان ئەمایان هەموو برد گسکەکانیان بەجێهێش ئەوانی دەرێم لە ئادادی ئەوانە بوون ئەوانیان بەجێهێش گوتیان گەورەکان بێن ئەمە چار کرد لەگەڵ بابوو داکەم ئەوانیان بن لەوێن دەرێ تەحقیق و تەحقیقکاری وڵا ئەمە خاڵکم ئەسیر بوو نەوی خاڵە حافزە ئەسیر بوو لە 8 ساڵی پێچوو فەقری ساڵی یەکەمی شەڕیارا خوێران ئەسیر بوو داکەم وەی گۆگۆتێ دێوەندە ڕەحم پێ بکەنە منەوە چەند ساڵە برام ئەسیرە شتیوە وەڵی نازانم کو بۆ ڕەحمەتیان کرد و نقطەچیان نووسی لەکنە خۆیان ئەو جارە ئەوە ئەدی یەکەچیان زۆر باش بگوتی ئەدی کەسەکتان نیە ئەسکەر بی نازانم سبی بابم گوتی بخوای کوڕەکەی من گوتی تەخەڕوجی کردێ بوویتە ئەسکەر لە هەولێرێژ نییە گوتی لە ئەوەیە لە کەرکووکە ئیشغالی کەرکووک وڵا چوونە ژۆرێ مشتمڕەتیان کرد گوتیان تەئیدمان دەوێ هەردووچیان ئەگە تەئیدەکەی بینن بەرتان دەدەین ئێستا وڵا خوا ڕەحمی کرد بخوای تەلەفۆن و تەلەفۆنکاری ئەو وەختی زۆر زۆر خەزوری ئەو خوشکەم زۆر بەکەلکمان هات ینی ماوەی لە سزنیش بوون هەم پیاوەکەی هەم خەزورەکەی ئەوە چوو لە کەرکووک تەئیدی هینا ئیبراکەم خالیشم لەماری خاڵەکەی دیکەم وەبزەم نەمەکەن خزمەکان هەبوو کە ئەسیرە تەئیدەکان هاتن بەوەستە ئەوە بەربوون ئەوزە تەمان مەهر لە من دەستیان بوون بەس وەچی گوتنی مەجالەتیان دەداین بەخوای مەجالەکەەوە بزانام هەر لە هەندێک بشتێکمان لەسەر ئیسپات بکەن دوایەوە ئەو جارە ڕۆژەکی هاتن گوتیان بابم بن گوایە پرسیاری لێرەکەن چەند پرسیارەکەمان هەیە وڵی تر بابم جیرە خەبەری نردم گوت برێنەوە جیرایمە و ئەو وەختیش 3 مانگ دایان برد 2 3 مانگ جیرە تا بەریشیان دەدان لە هەولێری بەریان نەدەنیان دەگوت وەرم بیبەنەوە یانیش لە هەولێر ڕەوانی سەیتەڕێی دەکرا زەبزانە لە لێگەلای لە زیەکی تکا یانیش لە ڕێگای دەرەچیەکان لەوێ بەتالیان دەکردن پیکەبەکان لەوێن دەریان دادەنا لەوێ دایان دەبەزان ویتر خۆیان بێنەوە زۆر زۆر ئەو شێوەیە ئەوە باش بوو خەڵک خەبەریان خێنەوە من خەبەریان دەدان دایان بۆ بابتان بەر بووەوە بردیتیان لە دەری هەولێریان دادەرا و جاهتا پەیامان دەکردەوە دەماندیتەوە یعنی زۆر عەزابیان داین زۆر ئەو هێشتا برایەکەم نەگیرا بوو ئەوە پێشی گرتنی ئەو هەموو عەزابە بەرە زلوێ ئەو ینی فەقیرەی هەموو دەبتە نەخۆشی لە بۆ ینی خەمی پێدەخوار زۆر خەمی پێدا ئینسانێکی ئەو هازیرەک و گەورە و نیوەی هەولێرێ تەلەبەیوی بوو یعنی بابم هەتا خانەنشین بوو مدیریم تۆسی سەیداوی بوو لە هەولێر کە ینی سێ بەچی خەڵکی هەولێرە دەیگۆ فرانساری مامۆستا عەبدولکەریم مامۆستای من بووە لە دواناوەندی ئیسکان مامۆستا بوو هەم دەرسیشی گوتەوە هەم ئیدارەشی هەبووە زۆر ئینسانێکی زیرەک و ئازاب و زۆر ئازاب بوو لە ئیشەکەی خۆی ئیتر ئەو ئەزیێتەشیان دەدا ئەزیێتەکە زۆر ناخۆڵانت وەختەی ئەفۆزەنا بشت سەرەکەی وەچی جیران لە هەرزەیەکی ئەمە ئەوە دەکرانەوە ئیشتان چێ و شەهادەتان چێ حتا لە سەماوەی کەوها بوو مدیرەکە یەکسەر گوتی بیت العلم ئینهات گوتی ماری زانستی کاول بگوتی و کو دەبی ئەو هەموو کەسە مامۆستا و ئەوە بگیرێن لە ژۆرێ بکرێن یعنی متەئەسیر بوون پێیان ناخۆش بوو بەس بکەینەوە قسمەتمان بوو هەم مستەوای حکومڕانیەکەش بوو قەدری مەیهەران دەگرت وەڵام من بەنسبەت بابت بیر لە یەک شتەکەمە بەڕاستیم یەکێک باب بێ لەوە تێدەگا کە تۆ ئەگەر خۆت بە تەنیا بکەوێ سزنەوە هێشتا کەمترە مەئسات ئاوانترە لەوەی کە تۆ منداڵەکانت کچەکان ڕگا گەورە بن بکەویتە شوێنێکەوە کە تۆ ئەگەر بزانی ئەگەر بەڕۆ ڕووی مەترسێک بوونەوە هیچ ناتوانانی بەرگریان لێ بکەی پێم وایە ئەمە سەختترین مووقیفێکە کە ئینسانێک کتی بکەوێ تەسیریشی لێ دەکرد کە زۆر عاتفی بوو تا بنەی عاتفی بوو ئەو شتانە زۆر تەسیری لێ کرد بوو ناڕەحەت بوو پێیان لەوێ ورەی ئێوەی بەرزە کردەوەی هێشتان ورەی هەردووچیان دادێنشن کە دەچوونێکن یەکدری لەگەڵ داکە مەردایانگوت دایانگوت ئیش لە پیاوان دەقەومێ هەنگو خەمیوەتان نەبی ئەمە خۆ لەسەر بلندیە لەسەر کوردایەتە زۆر ینی ئەو قسەیە هەر لە مێشکمانە بە هەمومان دەگوت ئەو سزنە لەسەر کوردایەتە سەرمان پێ برندا دائیمەوەی دەگوت بڕم بزانە فران کەس لەسەر سجیرە فران کەس ئەو قسە لەبان بوو لە قسەکردنی و قەناعەتشی بەمەدەهینا کە بەو نەعی نەسحەتی دەکردی بەنە گوتت ئیتر دوایی ئەو ڕۆژانی ئەخیری کە لە سەماوە بوون و وردەوەردە ئەمانی کە لەگەڵیەوە هاو دەمیەوە بوون لەوێ نەمان ئەبێ ڕۆژانێکی زۆر ناخۆش بێ بۆیەوە
کە ئەوان ڕۆشتن لێوە بەمانەوە بەڵێ بڵێ ئەو کاماینەوە ناخۆشیەکەی مەزیاتر لە چدا بوو نەرم هەتا زێرنگەکان هاتنەوە موازەها بزانم کەک محیەدین بوو چیانێ ئەم نازانم بزەبت چینەکە عەبدولعەزیز زیاتری بزانی بی لەو شتێ یەک دووچیان هاتنەوە موازەها طبعاً بەدەست و دیاریەوە هاتنە موازەها زۆر ئینسان بوو هاتنەوە بۆ لای ئێوە بەڵێ هاتنەوە وێ و کە ئەو مژدانەشیان پێ کە بینی ئازادبوونی ئێوە ئەوان زۆری پێشەوە ئەگەر وابێ ئەوان چوونە سلێمانی و بۆ مواجه هاتنەوە هاتن بۆ لای کێ بۆ سەردانی کە هەموو دانزانی ئەو خەرکەمە لەوێن دەرێ شتیان بۆ هێنان شتیشیان هینا بوو بەڵێ ترستە و زیادەکرا شتەکان و ئەوە پاشان باسییان کرد گوتیان دو پیاوەکان ئەمەم پیاوەکانیان دیت بوو گوتیان هاتینەوە خواردنیان هینا و بەدەست و دیاریەوە هاتینەوە بەڵێ ئینسانی چاک بوونەوەن ئینسانی تێگەیشت بێ مشکلە بوون بێ مشکلە هیچ ڕۆژێک جێما لێ نەبوو ینی بابم برێ ئەو کەسانی لەگەر من کەسی ناخۆشە ژیانەکە لەگەریان بەڕێز و بەاحترام بوون ئیتر بۆ شێوەیە بوون شتێکی تر خەریکە لە بیری دەکەم ئەمان سەفی دوو کولی بووین دوو بۆ سێ بوو بەینە بوو ئەو وەختی خۆپیشاندانەکان لە هەولێر دەستی پێکی لە زایمە ئیسلاحەتی شتا و چوار بوو سێ بوو سێ چار بوو بزەبت ئەومنێ ئیتر کولیەکان خەریک بوو دەتەقینەوە وەڵە لە کولی ئادابیش علوم زۆر ئەوەی کردووە و بلە زادەی باتە خۆپیشاندان کرا ئیمەش زەماعەت کۆ بوونەوە زیاتر زەماعەتی سلێمانیمانەوە گوتیان باشە هەتاکەی بێدەنگ بین و شتەچی نەکەی وەڵا شتەکە چی بوو لە دکتۆرە کوردستان لەگەڵ هاوسەرەکەی دکتۆر جەمال بەڕەحمەت بێ کومسام و کریانی بەڵێ ئەوانە ئەوەچیان کۆڕەچیان هەبوو دوای نیوەڕۆیەک دوای دەوام کۆڕەچیان هەبوو وتیان دەچینەوێ لەوێ دەردەچین لە هۆڵی سەقافە زەماهیری هەبوو لە ڕووناچی شتۆی ڕووناچی بوو گوتیان لەوێوە دەچین بەناو ڕووناچیدا کەس نازانی بە خۆمان بەزندەیکەینە بەزمی خۆمان سرد نێشێنمە زمانمان لێدرا بوو شەکە چۆن بڕیارمادە ئەو هاتوو بۆ دائیرەیە من کۆڕەکە تاون بوو تاون نەبوو ئەمە دەستمان پێک لە سەزادێت تاوان لەگەر یان خوشکەچیشم لەگەر بۆ و ئاهەنگی خوشکم لەگەڵ بوو ئەو گوایە چمەوە مارێ ئەوم برد لەگەرە خۆم بە تەنیا نەبم ئیتر هەتا ئەمە گەیشتینە ئەوە هەیە نادی ئەمەل هەیە لە ڕووناچی ئەمە هەر خوتەکەی خۆمان بۆ بوون ناو جادەکانی ڕووناچی بڕێن تا گەیشتینەوە لەوانەیە بە دەبابەوە بەو هەموو ئیڤایە بوو یعنی هێزەکی بێ شماریان ناردە دوامە نەبوو هەر یەکەک لۆلایەکە غاری دەدا ئیتر گیران ژمارەیەکی باشمان لێ گیرا ئەم یەکەک لەوانەیە گیر تۆش گیرەی بەڵێ گیرامەوەاتە بەس خوشکەکەم ئیزندا گوتم مارێ خۆ پێرەزانی گوتی ئاپێرەزا گوتم بڕۆ مارێ کەس حقیبەت و دانیە ئەوەم لە بن دەستە نە ئەمە چمە مالەچی لەگەر ڕەفیقەکەم چینە یەک لە مالەکان ئەو مارە ئەوە کچەکە چوە ژۆی و دەرکەکەی پێوەدا ئەم لە دەرێ مامەوە هەزا ئەمن ئەزیێتەکەم نەخوارد ئەو خواردێ ئەو نەقل کرا لە هەولێر بەس من نەقل نەکرا پێش دەرێم هۆیەکە چ بوو وڵی ترکە جیران لە پشتەوەی پیکە بکەی ئەوەندەیان ئەو چی پێدەن کێبل پێ بوو ئەوەندەیان کێبلەوە شان هەر هیلاچیان کردی لێیاندان زۆر بەبێ ڕەحمانە یعنی نازان برم لو سەتی دەچ ئۆندیان کێبل پێدادەن زۆر پشت هەموو جسممان ئەوە بوو ئەزێد ئیتر ئەمایان بردا ئەو دایرەی ئەمریکا هەم ئەو کاتی یەکەم جارم بوو بە نوێتی چوومە و دایرەیە منە وڵە لێ ئەمایان هینا خوارێ تحقیق بۆ تحقیقکاری و ناو نووسین دەستی پێ کرد نەسم کو ئەقلی ئەوەم هەبوو خۆستی زۆر خراپیشم کرد نای خۆم بە غەڵەتی پێدا کولیەکەشم بە غەڵەتی پێ باشە دەمگوت ئەوە دوو کەسی کولیەی خۆمانم لەگەر ئەگەر ئەوانە گوتیان ئەوە لە کولی ئادابە یعنی نامەیە شتێک ناسامەمان پێ نەبوو لە مناسبەی بخۆن ناکولی نەگیرا بووی داوای ناسنامەیان نەکرد بەس ناوشتیوان دەویست وڵا وتم ئەم تەلەبەی مەعهدیمە وڵا سرد نێشێنم ئیتر ئەوانی تکا یەکەچیان نەمان لە هەولێر هەمیان نەقلکردن بۆ بەسرا بۆ ئەوە بەس داوامی خۆم دەکرد یعنی ئەوە کە چ بۆ دەگەڕا بوون لە دوی من خوشتی برادرێکمان گوتی نازم هەموو ڕۆژێ ئەمن دێنە مەعهدێ لە مەعهد بوو تمەرێ لە دوی ئەو ناوەی دەگەڕان کە ئەمندا بووم باش بخوا ڕەحمی کرد ئەوان گوتیان تەواو کیان ئەمبۆ لەکنەمەنا ئەوان بەمە گوت دەمە مەغریب بوو چونکە بەهژنیوەڕۆ بوو ئەوە کە ڕوویدا وەڵا لۆ شەوێ بوو تقریبا 8 شەو بوو دیتمان محافظ هات محافظی ئەو وەختی یەحیا زاف بوو هاتە ژۆرێ سەلامی کرد سەلامی لەمە کرد ئەمە هەموو لە دەستمان گیرە بەسترایتەوە دانیشتینە لە عەرزەکە سەلامی لێمان کرد وڵا هەبوو تانی هەستیتەوە لەبەری هەستاوە هەبوو نەمانتانی هەستینەوە
ئیتر گوتی لەسەر سجیرانە گوتمەوەڵە لەو کۆبوونەوەی بووینە ئەوە مایان گرتێ دەرێن ئەنگۆ قسەتان بە سەدامی گوتیە وڵا یحیا زاف چەندی لە دەرکەکەیدا دەرکیان لێ نەکردو دەرکەی زابتەکەی ئاخرەکەی دەرکیان لێ کردەوە دیار بوو چۆ ژۆرێ قسەی کردوشتیوە ئەویان ببی ئەمەل نردەوە دەرێ یحیا زاف وڵا نتووە یحیا زاف لەو دەرکەی ڕاوەستا بینێکی باش یعنی دەم نادەم دەیگوتێ پیاوەکەی پێت دەڵێم ئەوانە حیساب کە مندانی منن ئەتو میێوانداریت کردن دلیان گەڕێەوە دەیان بەمەوە ماڵێ نەفسن وی پێدەگوتن بە عەرەبی بە کوردی کابرا دەیگوت ئەو شەو دەبی هەر لە بۆ من بن ئەو زە تو لە خۆت کەیفی خۆت ئەسبەینێ ئەو شەو نا دەزار دەگوت هەفتە چی با لێرە بن ئەو جە لە خۆت یعنی خوا ڕەحمی کرد خوا ڕەحمی کرد ئەو کابرا یحیا زاف نەزولاوە لە زەی خۆی هەتا ئاخرەکەی سەعات دەوربەری یەکی شەو بوو ئەمری دەرچوونمان دەرچوو ئیزنیان دەی وەڵا کە ئیزنیان دەی ئیتر کوڕی کوردمان لەگەر بوو هەموو یەکتر بە یەکتریمان دەناسی پاسەچیان هینا گوتیان سواری ئەو پاسەی بن گوتیان هەموو دەبی بۆ پاسەی بتان بینەکەن محافەزەی چێش دەیەوێ دەیبینەوە ماری خۆی ئەوە کوڕەکان گوتیانە من گوتیان دەچین بە هەتاکەن محافەزەی دەچین بەس لەوێ هەمومان دادەبەزین یانی مەزال هەبوو قسەی بکەین دادەبەزین هیچ خەمت نەبێتیان ئمە بە تەکسی ئەتوی دەبینەوە خەمی چوونەوەت نەبی وڵا بەجێ وانم کرد لە لای محافەزەیدا گوتیانە من دەڕۆی بەتەنێت شتێوها وتم یەکە چی پیادەکە مارم نێزی کردێ لە 100 درۆم کرد یعنی نازم ئەو ڕۆژی ئەو هەموو درۆیە چ بلۆم دەهات وڵا ڕەفیقەکانم زۆر باش بوو الحەمدولillah تەکسێکیان کرد ئەمە 6 کەس بوون بۆ تەکسێ چوین یەکەم کەس گوتیان ماری پەیمانخانی دوورە ئەمنیان بردەوە مارەیە زۆر باش بوو ئەوانە ینی دەوروبەری سعات لەوەی کود دەچووکە گەیشتمەوە مارێ ینی هەینیش بابم هێشتانە نووسست و هەر چاوەڕێ بوو دەستی ششت بوو چامان پێ ناکەویتەوە جارشکە ئیتر خوا ڕەحمی کردنانم ئەو ئینوانەی خۆم غەڵەت گوت بوو خۆ بەکەلکم هات نەگیرام و وازمیان لێ هینا کولیەکەم تاوە کرد بەس هەر لە دووم بوون ئەمن دەرەزەشتم زۆر باش بوو لە کولیەی یعنی نیان هێشت بگەما حەدی ئەوائیلەکان میان کردی 11 کەس لەبەر هەتاوەکو لەسمە دیراسات و شتیوها بەس تاینەکەشم ساڵێک تاخیر بوو ئەوەی بابم لەبەر ئەو تەعزیبانە بوو ناوم کەتە شتەکەتە ناو ئەوراقم زەی شعبیم نەکرد بوو ئەوە زۆر دەوری هەبوو زۆر مشکلەمان هەبووم هەر ڕۆژێ هەنجەتێکمان ئێوە پاشەوەی کەیتر لە سەماوە گەڕانەوە ئەو گوشار و شتەتان هە لە سەرما بوویان وڵی گوشار وازیان لێمان هی نابوو بەس تهدیدەکەیان ئەو شەوە کردین وتیان شتێکیت کەتان لەسەر ئیسپات بێ ئەوە تاوە نەبوو ئێوە پاش سەماوە هاتنەوە ئەمن جارێکی تر بەێ ماینەوە تقریبا ناریم 2 هەفتە ئەوها 2 هەفتە زیاتریش دەبووە ڕۆژ زیاتر لەو 2 هەفتەیە کەس قسەی لەگەڵکردن چیان پێوتن مەسەلا ئەوە بوو حربی ئاساب بوو حربی نەفسیان لەگەر دەکردن جێمان خراپ بوو ئیتر ئاو نەبوو گەرما بوو زۆر گەرما بووختی ئەمانجی بیداتی مانجی هەشت هەولێر زۆر گەرمە هەر دەیتە موزەوانە بوو لەوێن دەرێ لەو گەرماوێ هاتبووینەوە هەولێرە هەر بەزارە چیش بوونەوەجا بەس سەر ئەوەندە بوو ینی ئەو جەریدایان دەهاویشتەوێت دەداویست قسە چی بکەینەمە لەو عەزابەی دەماندان ئەمە هەر بێدەنگ بووین لەگەڵیان نەمان کردە مشتومڕ تا دەرچوونەکە ئیتر دوای دەرچوونەکەش ئەوە بوو برایەکەم هەر بێ سۆراغ بوو ترخوا ڕەحمی کرد ئەوانیش ژێر بەژارزا ئەو کاتێ بەرام کە هات بۆ مانجی هەشت مانجی نۆ چی پێش ئەوەی بگیرێ داکەم زۆر هەولی لەگەر دەکا کوڕم دەوەرە مادەم و تەس ئەو ئەفوا هەیە وەرە خۆت تەسکسی ئادێ بۆم لۆ تەسلیمی چویمە من کو دەبی خۆم تەسلیم کەم شتیوە نێوە سەد هەم هیچی نمایە لە لێوارە دەگوە ڕاست بزانە ئەتو سقەت بە کوڕی خۆتە بی بە جێی ڕای دەچێشم ئەم دەهین مەخوارێ ینی چەند جار ئەو قسێ حتا ئێستا هەمومان دەلێنەوە دێن ئەو قسەیە چ بوو کردی ئەنی زۆر ئازاب لە ئازای ساڵی ئەوەی کتوباسێکی ئەو ساڵی ژیرە هەشتی کۆتای هەشتا دەگو بەجێ ڕای دەچێشین دەهین نەخوا دەبینم زان چی لێ دەکەیت بالفعل واشی لێکراوە تلچ بڕە پەیمان خان سپاس دەکەین کە لەم بەرنامێ لەگەڵ ئێمە بەشدار بووی هیوادارم سودێکی هەبی بەنام ئەوەی لە دڵمانە ئێمە ئەوکو خێزانی شەهید و شێر ئەو پژوێ خستنەیە کە بەڕاستی ئەو جۆرە شەهیدانە ئەوە سێم شەهید باسی بکەین کە بەو دەرەجەی ئەوانە هەولیاندایە و کوردایەتیان کردی و کاری ڕێخستنیان کردیە ئیتر پاش جێخرانە ینی بەڕاستی لە بۆمە زەربەی زۆر گەورەیە کە خێزانێک دەفرتونا دەبوو چەند خێزان نەک هەر خێزانێک ئەو ئەوانی دێن لە دوی مەش کەس پەیوەندیان بەو کارە ساتە هەیە هەمووی بەو شێوە بوو بەس تا ئێستا چمان لە چ کرد هیچمان بە هیچ نەکرد
وتو ئێستا ئێوە پەشیمانن لەوە یان چی؟ نەخێر ئەمە بەس لە ئەوەی پەشیمانین کە چۆن پشتیان نەگرت کە ئەوە هاتەوە هەولێر لەو شتانە پەشیمانی و مەزال درراوە تەسلیم بکرێ ئەو کابرایە لۆ درادەستی یەکە چێوە بەو شێوەیە بیهینی تەسلیمی ئەخرەوە ڕەنگە قەراری خۆی بوو بێ یان کۆکەس دانی کرد دابەزین بۆ دەوروبەری هەولە خۆی کوڕەکی لەگەر بوو شەهید نامیق ئەویش بزرەوە چی وی بزرا شەهید نامیقش پێشمەرگەکی زۆر ئازا و بێر بووە هەتا لە شەڕەکانی سەری ڕەش وەختی لەگە سەدام یەکێک بووە لەو پێشمەرگە بوێرانەی کە لەوێ بەشداری کردیە شەهید نامیق ناوبانجی هەیە ئەویش بزر بوو ئەو پێشمەرگە نازارەی تەسلیمی حکومەت کرد نەتانزانی کێ بووە ئەوەی تەسلیمی کردن ئیتر قسەلەوە هەبوونە ناو خەڵکی بەس لەگەڵ شتان بیستۆنە هەڵبەتە بیستە نایتر بۆ شوێ پەیمان خان سپاس دەکەین خۆشبیان خۆمیش بەخێر بێ گەورەت کردین خۆشبی خۆتان گەورە سپاسان دەکەم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک بەڕێزان سپاس دەکەم